با بەشداری زیاتر لە 30 وڵات فێستیڤاڵی نێودەوڵەتی کولتورە جیاوازەکان لە پارێزگای بابل بەڕێوەچوو. یەکێک لە بەشداران بەشی کە لە پور و تیپی هونەری میلی سەر بە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بوو کە توانیان ئاستێکی بەرزی هونەری پێشکەشکەن و کارە هونەریەکانیان بۆ مانشێتی میدیاکانی عێراق و عەرەبی و جیهانیەکان. بەشی کە لە پور و تیپی هونەری میلی سەر بە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی کە دوجار هەمومان سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانین، بەشداری دوو فیستیڤاڵی زۆر گەوری با بڵێن جیهانی لە مانگەیە کردمان لە شاری بابل کە یەکەمیان فیستیڤاڵی شارستانێتی ڕۆژی شارستانێتی بابل بوو کە جەنابی بەڕێز سەرۆک کۆمار با بڵێن بە سەرپەرشتی ئەو کرا و جەنابی پارێزگاری شاری بابل ئیفتتاحیان بۆ کرد. لەویا کۆمەڵک تابلۆی زۆر جوانمان پێشکەش کرد بە جلوبەرجی کوردیەوە، بە مۆسیقای کوردیەوە، بە زمانی کوردی کە بووە هۆی سەرنجڕاکێشانی ئەو شارە و میدیای با بڵێن عێراق بەگشتی کە زیاتر لە 700 کەناڵی تەلەڤیزیۆنی و سۆشیال میدیایی لەوێ کاریان لەسەر کرد. هەر لەگەڵ چوونمان بۆ سەر ستەیج لە ڕاستیە شۆکێک بوو بۆ ئەوان لەبەرەوەی ساڵانی پێشووتر گروپی کە جێگای کە بەشداری ئەو فیستیڤاڵانیان کردەوە بەڵام وەکو ئێمە نەبوون لەبەرەوەی ئەم بەشەی ئێمە بەشێکی زۆر مدەڕەبە لە کارکردنەوە خاوەنی زیاتر لە 27 تابلۆی جۆرا و جۆرە هەموو تابلۆکانیش چیرۆکی گەورەی لە پشتەوەیە و باز لە کولتور و لە فەرهەنگی نەتەوایەتیمانەکە. ئەمە فیستیڤاڵی یەکەمیان بوو. فیستیڤاڵی دووەم کە فیستیڤاڵێکی زۆر گەورەیە ساڵانە لە عێراق و لە شاری بابل بە تایبەت دەکرێت لەبەرەوەی شارێکی کولتوریە، شارێکی ئەسەری زۆر گەورەیە. فیستیڤاڵی 12هەمین خولی فیستیڤاڵی بابل بۆ ڕۆشنبیری و هونەر کە یەکێکە لەو میهرەجانە گەورەی کە تەرکیزێکی زۆر گەورەی لەسەرە زیاتر لە 57 وڵاتی دنیا تایە بەشدار بوون. لەوەش لە ڕاستیە زۆربەی زۆری وڵاتەکان کاریانە کرد و ئێمە بە خۆشحاڵیەوە بۆ کردنەوەی فیستیڤاڵەکە لێە بووین کە جەنابی سەرۆکوەزیران لەوێ حوزوری هەبوو. لە ڕاستیە کاتی پێشکەشکردنی کارەکانمان من دڵم پڕە بوو لە گریان لەبەرەوەی ئەو خەڵکەی لێ بوو کەس دانانیشت، هەمویان سەیری ئێمەیانە کرد. من ناڵم تیپەکانی کە یا وڵاتەکانی کە کاری جوانیان نەکردووە لەبەرەوەی هەموو وڵاتێک بە کولتور و بە فۆلکلۆر و بەداب و نەریتی خۆیەوە جوانە، بەڵام دەرکەوتنی ئێمە لەوێ و سەرڕاکێشانی ئەندامانی ئێمە بەلای خەڵک و بینەر و میدیاکانی جیهانی و عێراقیە شتێکی ناوازە بوو هەتاکو ێستا باوەڕ ناکەم کران.